براکان لە یەکتریان دەکوشت و ئێرانیش بۆ گەشتن بە مەرامەکانی خۆی ناچاری ئاگربەستی دەکردن. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت ئاشبوونەوەی یەکێتی و حسک دەرگای ئاشتەوایی لەگەڵ پارتی و حشق و پاسۆک کردەوە و لە دەی چواری ساڵی 1986 ڕێککەوتنێک لەگەڵ پاسۆک لە بارەگای یەکێتی لە یاخسەمەرمۆر کرا و دوای ئەوەش لە ئێران پارتی و یەکێتی پێکهاتن. هەروەها حسک ڕۆڵی بینی لە نزیکبوونەوە یەکێتی و ئێران. لە هاوینی ساڵی 1986ەوە هەنگاو بە هەنگاو نێوان یەکێتی و ئێران نزیکتر دەبوونەوە لە یەکتری، جۆرێک لە پەیوەندی ناڕەسمی لەگەڵ ئێران دروست بوو. هەروەها ئێرانیەکان ئاهاتنە کوردستان و دەیانویست لە نزیکەوە بارودۆخی کوردستان ببینن. حەمەی حاجی مەحموود لە بیرەوەریەکانیدا ئاماژە بەوە دەکات کە بە یەکێتی نیشتیمانی ڕاگەیاندووە کە هەموو ئەوەی ئێران لە ئێوەی دەوێت لێدانی کەرکووکە و ئەگەر ئێوە ئەوە بکەن ئەوە هەموو کێشەکانتان لەگەڵ ئێران چارەسەر دەبن و پارتیش بانگ دەکەن تاکو لەگەڵتان ڕێک بکەون جا پێیان خۆش بێت یاخود نە. پەیوەندیەکانی یەکێتی و ئێران لەبەر ئەوەی هەردوو لا بۆ سوود دەگەڕان ماوەیەکی کەم گەڕایەوە شوێنی خۆی. ئێران مەبەستی بوو کە هەموو ئەو هێزە کوردی و عەرەبیانەی کە نەیاری عێراق بوون لە خۆی کۆبکاتەوە. سیاسەتی ئێران بریتی بوو لە کۆنتڕۆڵکردنی بەرهەڵستکارانی عێراق. پاش تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر شۆڕشی ئیسلامی ئێران نەیتوانی وەک پێویستکار بکاتە سەر شۆڕشگێڕانی کوردستانی عێراق و ئێران، بۆیە دواتر هەستا بە دامەزراندنی لەشکری ئیسلامی کورد. ئێران هەمیشە هەوڵی دەدا کە جێگەی خۆی لە کوردستان قایم بکات و هێزێکی سەربەخۆ دروست بکات. دواتر لەبەرەوەی ئامانج و ئایدۆلۆژیای ئەم دوو حیزبە لەگەڵ ئێران نەدەگونجا، بۆیە لە لای ئەمانەوە و لە 3 تشرینی دووەمی ساڵی 1983 بە سەرۆکایەتی شێخ خالید بارزانی هەوڵیدا حیزب وڵای کوردیدا بمەزرێنێت. دواتر پاش پێکهاتنی ئێران لەگەڵ حیزبە کوردیەکان لە دەی ساڵی 1986 هەردوو لایەرشیان کردە سەر بیرەنەوتەکانی کەرکووک و زیانێکی گەورەیان پێگەیاند و دواتریش ئێران ناوی چالاکیەکەی نافەتحیەک وەک بڵێیت هێزە کوردیەکان هیچیان نەکردووە و ئێران بەتەنیا ئەو کاری کردووە. یەکێتی لە یەکەم کاری هاوبەشی لەگەڵ ئێران بڕیاریدا هێرش بکاتە سەر بیرەنەوتەکانی هەرێم، بۆ ئەو مەبەستەش هەستا بە گواستنەوەی چەک و تەقەمەنیەک کە هاوەنی 120 ملیم و کاتیۆشا و هەندێک چەکی قورس کە بە 32 تراکتۆر و 4 لۆری گوازرانەوە. دواتر بڕیاردرا لە زەمبور و جەبەلبۆر و بابە گوڕگوڕیش بدەن. بەم شێوەیە ئێران بۆ ئەوەی بە ئامانجەکانی خۆی بگات لە عێراق بە ناچاری براکان لەژێر بڕیارەکانی ئەودا ڕێککەوتنیان تۆمار دەکرد و وازیان لە براکوژی دەهێنا و دەبوونەوە بە برە.